ژمارەیەک مامۆستای گرێبەز کە ماوەی زیاتر لە 3 ساڵە بە گرێبەز وانە دەڵێنەوە و نەکراون بە هەمیشەیی گردبوونەوەیەکیان لە بەردەم ئەنجومەنی وەزیران ئەنجامدا و داوایان کرد حکوومەت یاسای دامەزراندن جێبەجێ بکات و هەموو ئەو کەسانەی 3 ساڵ بە گرێبەز دامەزراون بکرێن بە هەمیشەیی. بەشێک لەو مامۆستایانە ڕایدەگەێنن ماوەی 5 ساڵە بە شێوەی گرێبەز داوام دەکەن و پێشتر بەڵێنە پێدراوە دوای 3 ساڵ گرێبەستیان بۆ بکرێت بە هەمیشەیی، بەڵام تاوەکو ئێستا بە بیانی جۆراوجۆر هیچیان بۆ نەکراوە. سەقفێکی زەمەنی بۆ ئێمە دابنێ، ئێمە تا ئەو کاتە لە داواکاریەکان و لە فشارەکانمان بەردەوام ببین تاوەکو کاتێکە ئەگەین بە مافی خۆمان. ئێمە ئەرکی خۆمان ئەرکی سەرشانی خۆمان بە شێوازێکی پیشەیانە، بە شێوازێکی پەروەردەیانە، بە شێوازێکی ئەخلاقیانە بەجێهێناوە بۆ ئێمە مافی خۆمانەکە داوای مافەکانی خۆشمان بکەین. ئێمەشی جیاوازێکمان لەگەڵ مامۆستایانی دیکە داوای ئەوەکەن کە ببین بە هەمیشەیی. وەکو مامۆستایانی گرێبەز ئەمە چەندین جارە ئێمە یادداشتنامە بەرزەکەینەوە خۆپیشاندانەکەین ناڕەزایەتی دەرەبڕین بۆ ئەم مەسەلەی گرێبەسوانە بەپێی ئەو ئیمزایی کە بەڕێز نێچیروان بەرزانی کردوێتی لە ساڵی 2013 لە ڕژنووسی بودجەیە کە دوای 3 ساڵ فەرمانبەرانی گرێبەست دەکرێن بە هەمیشەی. ئێمەش هاتوین ئەم بەڵێنەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وەبیر بەڕێز نێچیروان بەرزانی بخەینەوەکە ئیتر بەڵێنەکە دەوە 3 ساڵمان تێپەڕانوە هەمانە 4 ساڵ و 5 ساڵی تێپەڕاندووە بە گرێبەستی. ئێمە من بۆ خۆم ئێستا لە 3 ساعتەخەوە هاتوون بۆ پایتەختی هەرێمی کوردستان چون من مامۆستایەکەم خێزانم هەیە بۆ نمونە با بڵین لەگەڵمانایە کرێچیە لەگەڵمانایە لە پارێزگاکانە ڕوە کاتە قەزاکان لە قەزاکانە ڕوە کاتە لادێکان ئەمە هەم کرێسیارەی یەتە سەر هەم کرێخانووی یەتە سەر هەم مەسروفاتی ماڵی یەتە سەر بە 400,000 ئەمە ناکرێت. نزیکەی 6,000 مامۆستای گرێبەستین کە هەندێک لە 5,000 و 6,000ش ینی 5 ساڵیش بووە بۆیان. ئێمە من خۆم 4 ساڵ تەواو دەکەم 2 منداڵم بەجێهێشتووە لە مێرگە سوور داوام دەکەم. یعنی هەموو هەفتە هاتوچۆ دەکەم 2 منداڵم لێرە بەجێهێشتووە. ئێمە دەمانێت بینە ڕسمی دەمانێت بینە هەمیشەیی. مامۆستایانی گرێبەز لە ڕووی مافەوە چەندین جیاوازیان هەیە لەگەڵ مامۆستایانی هەمیشەیی، بۆیە ئەوان دەڵێن سەرەڕای ئەوەی وەزارەتی پەروەردە ئەرچی زۆری خستۆتە سەر شانمان و لە دوورە شارەکان داوام دەکەین، بەڵام بە مامۆستای پلە دوومان دادەنێت. داواکاری ئەمە بوون بە هەمیشەیە بە بوون بە هەمیشەیی ئەمە هەموو ئەو کێشە و گرفتن و معانەتەنەیە کە ئێمە هەمانە بۆمان جێبەجێ دەبێت وەکو مامۆسایانی میراکمان لێت و هیچ کێشەیەکمانە بێتەنەها چارەسەری کێشەکانی ئەمە بە بوون هەمیشەیە. بە کێشە و معانەتی ئەمە خاڵی زۆرە بۆ بوونمە دووری ڕێگاوبان و کەمی موچە و ئەمانە هەموویەکێک لەو خاڵە سەرەکانی کە ئێمە کێشە و معانەتی ئێمەی دروست کردووە. هیچ مامۆستایەکی گرێبەز نییە لە ناو شار دەوام بکە، هەمووی دەرەوەی شارە و ڕێگاشی زۆر دوورە. ئێمە وەک مامۆستایانی گرێبەز ئەمڕۆ لێرە کۆبووینێتەوە داوای مافی خۆمانەکەین. بەڕاستی نە 4 ساڵ زیاترە ئێمە بەو دەردەوە دەناڵێنین لەسەر حیسابی خۆمان هاتوچۆکەین هیچ امتیازێکمان نییە لە مافێ بەشین و لە ئەرێک زیاتر لە مامۆستایانی تر جێبەجێکەین. زۆرترین بێ مافی کراوین ئێمە بەڕاستی هەر بگران لە بچووکترین تاوەکو گەورەترین تەنانەت دۆمانێ ئیجازەیەکی بەسیتیش وەربگرین وەکو مامۆستایانی هەمیشەی. مامۆستای ئافرەت ناتوانێت دایکایەتی وەربگرێ. زۆر بەڕاستی بێزارن مامۆستا دەچێت منداڵی تر پەروەردەکە کەچی منداڵەکەی خۆ بێ پەروەردە بینێتەوە لە ماڵەوە ناتوانێت ئیجازەی دایکایەتی بکات. لەبەرەوە یعنی مافێکی ڕەوای خۆمانە بکرێن بە هەمیشەی وەکو مامۆستایەکانی تر لە مافەکان سودمەند بین. ئێمە پێشتر پاشەکەوتە هات 150 لەمە بڕی لە 400,000 لێ بۆ 200,000 یعنی ئێستا من لە بارزانم لە سەعودی تورکیا ماجێ 200,000 دەدامە تێدەگەی ئەوەی 500,000 بووە نیوە. ئێمە داوای هیچ ناکەم بە دەیمان بکەنە هەمیشەی وەبی لە مۆڵەتی بماگرتەوە یعنی چکە بماگرتەوە ئێمە دەچنە هەرجێکی دەیانگۆ گرێبەستن چینە گرێبەستی نوێکەینە دەیانگۆ لەسەر ملی مەبینە بەرە ئێکاکە مەلۆ بینە بەرە ئەگە بینە بەرە گرێبەستەکار وەشێنەوە. بەهۆی دروستبوونی قەیرانی دارایی و دانەمەزراندنی مامۆستای نوێ لە کەرتی پەروەردە زیاتر لە 5 ساڵە ژمارەیەکی زۆری دەرچووی زانکۆ پەیمانگاکان کە نزیکەی 6,000 کەس دەبن بە شێوەی گرێبەز لە وەزارەتی پەروەردە دامەزراون و تا ئێستاش نەکراون بە هەمیشەیی. چەندین جاریشا و مامۆستایانە لە بەردەم ئەنجومەنی وەزیران گرد دەبنەوە داوا دەکەن بکرێن بە هەمیشەیی، بەڵام تا ئێستا داواکاریەکەیان جێبەجێ نەکراوە. ئەوانیش دەڵێن تا گوێیان لێ نەگیرێت ئەوە بەردەوام دەبن لەمانگرتن و گرت بنەوە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.